تاکن دلار لە بەرامبەر دیناری عێراقیە تقریبا بە نزیکی 140,000 نەرمامەڵی پێوەکرێت. ئەو دانوستانانی نێوان شی جینگبین بڵین سەرۆکی چاینە لەگەڵ ترامپ سەرۆکی ئەمریکایە پەیوەندی بە نرخی دلار لە بەرامبەر دیناری عێراقیانەوە تە کاریگەرەکانی دەرناکە بۆ لەبەرەوەی ئەوەی کە لە سەرئاسی عێراق تەبەنیە کردە وەکو سیاسەتی نەختی لە بانکی مرکزی عێراقی سیاسەتی جێگیرکردنی بەهای دراوە کە پێوتێ فیکس ئەکسچێنج ڕێیت پۆلیسی. لەبەرەوە ئەمە زۆر کاریگەریەکی ئەوتۆ لە بەرامبەر دینار و دۆلارە دروست ناکە، بەڵام لەسەر ئاسی بازاڕە داراییەکانی جیهان دوای ئەوەی کە بڵین دانیشتنەکە کۆتای پێهات و لە ناو فڕۆکەکەی خۆیان کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی خێرایی بە ئەنجامگەیان لەلایەن دۆناڵد ترامپەوە بازاڕی بەتەواوەتی شڵەژان و ناجێگیرێکی زۆری لەسەر ئاسی نرخی زێر و نرخی بازاڕی پشکەکان و دوای ئەوە ئیندێکسی دۆلار خۆش و دراوی ئەوروپی و ئاسێش کاریگەریەکی زۆر قورسی لەسەر کۆی بازاڕەکان دروست کرد.